34 ساڵە دوو بنەماڵە حکومڕانی کوردستان دەکەن. لە سایی دەسەڵاتی شکست خواردویان تەنها خۆیان و خزمانیان و دار و دەستەیان لە خۆشیدا دەژین. ئەوەی لەگەڵیان نەبێ خاوەن ماف نییە لە وڵاتە. زیاتر لە 11 ساڵ دەبێ دامەزراندنیان وەستاندووە و هەزاران گەنج بێکار و بێ ئیشن. ئەوەی داش دەمەزرێ دەبێ سەر بە یەکێک لەو دوو حیزبە دەسەڵاتدارە بێ. کاندیدانی کۆمەڵ داوا دەکەن دەنگدەران بۆ نەهێشتنی قۆڕخکاری، گەندەڵکاران و قۆڕخکاران سزا بدەن و دەنگ بە کاندیدە ڕازگۆکانی کۆمەڵ بدەن. ئەو میلەتە ئاگری تێبەر بووە، هەرکەس لە قەدرە خۆی هەندێک ئاوی پێدا بکە، لەبەر ئەوەی کەرتی تەندروستی وێرانە، کەرتی پەروەردە خراپترە کە ئەوەنە ژیانی ئینسانی پێوە بەندە. ڕێکنەکەوتن لەگەڵ بەغدا لە پێناو هەندێک کۆمپانیا و مەسلحەت و بەرژەوەندی هەندێک شەخصان کە خراپە دەبێ ئەوانە عیلاج ببن بە ئیزنی خوای گەورە. و هەروەها دانەمەزران، بۆچی لە عێراق دامەزران هەیە لێرە دامەزران نییە؟ یەکەمەکانمان گەنجەکانمان پیشەوەرەکانمان هەمووی ڕۆژ بە ڕۆژ وەزعیان ناخۆشتر دەبی. ئەمن بخۆ شبه کۆمپانیاکەم هەبوو وەسەط بوو، نە لە دەوڵەمەندەکان نە لە هەژارەکان نەما، هەرچی مەشاریعی وەسەتە هەمویان وێران کرد، نیان هێشت ئیشە وەسەتەکان نەمان، یان دەوڵەمەند یان فەقیر. یعنی ئەو میلەتە تەقسیم ببی بەرەو طبقی ئۆرۆستۆقرات و طبقی زۆر فەقیر. سەبەب چیە؟ سەبەبی ئەو کەسانی کە ناسنە ئینتیخابێ کە پشتی مسلمانە ناگرن، کە پشتی ئینسانی ڕازگۆ ناگرن. بەخشندەی میهرەبان دیارە ئێستا ئێمە لە سەرۆکی لیستی کۆمەڵ لە بازنەی هەولێر داوا دەکات خەڵکی کوردستان دەنگ بە کاندیدانی کۆمەڵ بدەن بۆ ئەوەی ببنە داکۆکیکارێکی سەرسەخت لە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان. ڕێزمان بۆ هەر خەڵکێک هەیە کە نوێنەرێکی باش ببی یاخود هەوڵێکی باشی دابی، بەڵام بە شێوەیەکی گشتی هەردوو لایەنی دەسەڵاتدار ئەگەر کوتلەیەکی گەورە بووینە پەرلەمانتاری زۆریشیان هەبووە، بەڵام تا ئێستانیان توانیوە ئەو دەستورە جێبەجێ بکرێت کە لە مەسلحەتی هەرێم بووە، حتا میزانیە لە 18 بۆتە 12 و تا ئێستا نزیکەی یعنی 60 موسە نەدراوە و کۆمەڵێک ماف و شایستە دارایی هەیە کە هی هەرێمی کوردستانە نەیان توانێت تەحقیقی بکەن بە دەستی بێنن. لە سەردەمی گەندەڵی و نادادی و هەراسکردنی ئاین و ڕەوشت و بەهابەرزەکانی کۆمەلگا لەلایەن ڕەوتی عەلمانی و بێدینی، کۆمەڵی دادگەری کوردستان شانی داوەتە بەر ئەرکێکی قورس کە پاراستنی ئاین و ڕەوشت و بەهابەرزەکان و بەرپاکردنی دادگەری و دژایەتی زوڵم و ستەم و نادادیە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.